یەکگرتوو لە بادینان تەنگی بە پارتی هەڵچنیوە. دەنگەکانی یەکگرتوو هێندە زۆرن، بەشی نزیکەی 4 کورسی دەکەن. پارتی نیگەرانە لە ئەنجامەکان و بە وردی لێپێچینەوە لە بەرپرسانی ناوچەکە دەکات لەسەر ئەنجامەکان. دوایەوەی ڕۆژی یەکشەمەی ڕابردوو لە تەواوی عێراق و هەرێمی کوردستان پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو. هەر لە کاتژمێرەکانی سەرەتایی دوای تەواوبوونی پرۆسەکەوە دەرکەوت. یەکگرتووی ئیسلامی دەنگێکی زۆری لە بادینان مسۆگر کردووە و دەرچوونی جەمال کۆچەر پەرلەمانتاری حیزبەکە یەکلایی بۆتەوە. بەڵام دوای 24 کاتژمێر لە پرۆسەکە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەنجامە بەرایەکانی بڵاو کردەوە و داتا و ئاماری کاندید و هێزە سیاسیەکانی ئاشکرا کرد کە ئەنجامەکان لە هەندێک شوێن و بۆ هەندێک هێز و کاندید جێی نیگەرانی توند و بۆ هەندێکی دیکەش مایی خۆشحاڵی بوون. یەکێک لەو ئەنجامانەی کە بۆ پارتی مایی نیگەرانی و بۆ یەکگرتوو جێی دڵخۆشی و شانازی بوو دەرچوونی دوو بربژێری یەکگرتووی ئیسلامی بوو لە سنووری بادینان کە چەقی قورسایی و هێزی پارتی دیموکراتی کوردستانە. وێڕای دەرچوونی کاندیدەکانی یەکگرتوو ئەنجامەکان ئەوە نیشانەدەن جەمال کۆچەر کاندیدی یەکگرتوو لەسەر ئاستی عێراقیش زۆرترین دەنگی لە سنووری پارێزگای دهۆک مسۆگەر کردووە و هێندەی نزیکەی 3 بەهێزترین کاندیدی پارتی دەنگی لە سنوورەکە هێناوە کە ئەمە بۆ پارتی ئاسان قبوڵ ناکرێت و بەپێی زانیاریەکان لێپێچینەوە و بەدواداچوون لەگەڵ بەرپرسانی حیزبەکە لە سنوورەکە دەستی پێکردووە لەسەر ئاستی باڵا. یەکگرتووی ئیسلامی کوردستان تاکە حیزبی کوردی بووە با درێژایی مێژوو هاوشانی پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی لە سنووری بادینان نفوزی بەهێزی هەبێت و لە هەڵبژاردنەکاندا پارتی حسابی جددی لەسەر بکات و وەک ڕکابەری خۆی سەیری بکات. ئەگەرچی هیچ کات نەیتوانیوە لە پارتی بباتەوە، بەڵام هەمیشە مای دروستبوونی سەرێشە و پەرتکردنی دەنگەکانی پارتی بووە و لە زۆر کاتیشدا توانیوێتی هاوکێشەی سیاسی و ئیداری لە سنوورەکە یەکلا بکاتەوە. بەپێی هەندێک سەرچاوە مەسعود بارزانی سەرۆکی پارتی نیگەرانە لە زۆربوونی دەنگەکانی یەکگرتوو لە سنووری بادینان بۆ 2 هێندە زیاتر و داوای لێکۆڵینەوەی وردی لە بەرپرسانی حیزبەکەی کردووە بۆ دەستنیشانکردنی کەم و کوڕی و هۆکاری ئەو ئەنجامانەی کە بەدەست هاتووە بەهۆی هەندێک هەڵوێستەوە کە لە ساڵانی ڕابردوودا یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان نیشانی داون. پارتی فشاری زۆری لەسەر ئەو حیزبە لەو سنوورە دروست کردووە و ناچاری کردوون لە هەندێک کاتدا سازش بۆ داواکانی بکەن لە پێناو پاراستنی گیان و ماڵی ئەندام و سەرکردە و بارەگاکانیاندا لە دەڤەرەکە. بەڵام هەندێک جاریش بۆ نەچوونە ژێرباری داواکانی پارتی یەکگرتوو ناچار بە دەستبەرداربوونی پۆست و پلە و شایستەکانی خۆی بووە. بە نمونە لە ماوەکانی ڕابردوودا یەکگرتوو سەرجەم ئەو پۆستە ئیداریانەی کە لە ئەنجامی هەڵبژاردنەوە لە سنوورەکە بەدەستی هێنابوون ڕادەستی پارتی کردنەوە لە پێناومانەوەی فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان لەسەر هەڵوێستی خۆی لە کێشە و ململانیەکانی نێو پەرلەماندا.